ئەمڕۆ دهۆک جگە لە بردنەوە بە هیچی تر ڕازی نییە و ڕیال مەدریدیش خراپی لێ قەوماوە و دوو یاریزانی دیکەی لەدەستا. سڵاو! ئەم ئێوارەیە کاتژمێر 8 یانەی دهۆک بە دوای دەرچوونی لەژێر ئەو فشارەدا دەگەڕێت کە لەسەر تیپەکەیەتی کاتێک لا دەرەوەی یاریگەی خۆیدا بەرامبەر یانەی نەجەف یاری دەکات. دهۆک لە دوو یاری ڕابردوودا بەرامبەر زەوڕا و هەولێر دۆڕاوە و ئەم ڕۆژ ئەرکی ئاسان نییە، بەڵام بە هەموو توانای هەوڵی بردنەوە دەدات. یانەی دهۆک بە شێوەیەکی باش خۆی ئامادە کردو و هەروەها تیپەکە چەند گۆڕانکاریەکی لە پێکاتەکەی کردو و چەند یاریزانێکی دوورخستۆتەوە کە پێدەچێت لە گواستنەوەی زستانە گۆڕانکاری دیکەش بکات. جەماوەری یانەکە لە ئاستی تیپەکە ڕازی نین و چاویان لەوەیە تیپەکەیان ڕکابەری بەهێز بکات لەسەر پلەکانی پێشەوەی خولەکە. هاوکات پێش ئەو یاریە یانەی نەورۆز ڕوبەڕووی یانەی کارەبا دەبێتەوە لە شاری بەغدا. هەروەها دوو یاری دیکەش هەن نەفتی میسان لەگەڵ نەفت، هەروەها جەویە و نەفتی بەسرە لە کاتژمێر 8 بەیەک دەگەن. بەدبەختیەکانی ڕیال مەدرید کۆتایی نایەت و هێشتا چەند یاریزانێکی چاک نەبووتەوە شەوی ڕابردوو دانی کارڤاخاڵیشی لەدەستا و بەهۆی پێکانێکی سەختەوە بە گریانەوە یاریگەی جێهێشت. کارڤاخاڵ تووشی پچڕانی بەستەری ئەژنۆی بۆ و بەم هۆیەوە ئەم وەرزە بۆ بەرگری کارەکەی ڕیال مەدرید کۆتایی هات. یاریزانەکە خۆیشی ڕایگەیاند بەهۆی پچڕانی بەستەرەی ئەژنۆیەوە دەبێت نەشتەرگەری بۆ بکرێت و بەم هۆیەوە لە یاریگەکان دوور دەکەوێتەوە. لەگەڵەوەشدا یاریزانەکە ورەی بەرزەوتی لە ئێستاوە هەوڵ دەدەم و دڵنیا بن کە بە بەهێزی دەگەڕێمەوە وڵاتان. خەمەکە بۆ ڕیال مەدرید هەرەوەندە نییە. یانەکە جگە لە کارڤاخاڵ ڤینیسیۆس جۆنیۆریشی تووشی پێکان بۆ کە لە ملیدا تووشی ئازار بووە، بەڵام هێشتا دیار نییە پێکانەکەی لە چ ئاستێکدایە. ڕیال مەدرید شەوی ڕابردوو لە هەفتەی نۆیەمی لالیگا لە یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ لە یاریەکی هەستیار و سەرنجڕاکێشدا بە ئەنجامی دوو گۆڵی بێبەرامبەر لە یانەی ڤیاریاڵی بردەوە. دەنگۆی دوورخستنەوەی تێن هاگی ڕاهێنەری هۆڵەندی یانەی مانچستەر یونایتد زۆر زیاتر بووە و میدیای بەریتانی ئاشکرایان کرد ئەگەر ئەمڕۆ ئێوارە مان یونایتد بە یانەی ئەستۆن ڤیلا بدۆڕێت ئەوە تێن هاگ دەردەکرێت. ئەستۆن ڤیلاش لەوپەڕی بەهێزیدایە و هەفتەی ڕابردووش لە چامپیۆنز لیگ لە بایرن میونشنی بردەوە و ئێستا وەرەیان زۆر بەرزە. لەگەڵەوەشدا باس لەوە دەکرێت یاریدەدەری تێن هاگ شوێنەکەی دەگرێتەوە کە ڕۆد ڤان نیستلڕۆی ئەستێرەی پێشەوەی مانچستەرە. بە گوێرەی ڕۆژنامەی زێسان نیستلڕۆی لەوە دەترسێت بە خیانەتکار تۆمەتباری بکەن ئەگەر شوێنی تێن هاگ بگرێتەوە، چونکە دەگوترێت پەیوەندیان باش نییە. نیستلڕۆی پێشتر ئەزمونێکی لەو شێوەی هەبووە لە یانەی ئایندهۆڤنی هۆڵەندی کاتێک یاریدەدەر بوو، دواتر کرایە ڕاهێنەر لەلایەن ڕاهێنەرەکە و هەندێک لە یاریزانەکان بە خیانەت تۆمەتباریان کرد، بەڵام ئەو ئەنجامی باشی بۆ تیپەکە بەدەستێناوە، دواتریش دەستی لە کارکێشایەوە. بۆکسێنەری بەرازیلی ئەلێکس تێکسێرا توانی پارێزگاری لە نازناوی پاڵەوانی کێشی سووک بکات لە دوای ئەوەی بەلێدانی یەکلاکەرەوە و کوشندە لە ڕکابەرەکەی بردەوە کە خەلیل ڕەوانتری بوو. یاریەکە بەرەبەیانی ئەمڕۆ بە کاتی کوردستان لە ئەمریکا کرا لە جەولەی چوارەمی پاڵەوانیەتی هونەرە جەنگیەکان کە تێیدا ئەلێکس پێرێرا توانی لە جەولەی چوارەمی یەکلاکەرەوەکەدا یاریەکە بباتەوە و دەموچاوی ڕکابەرەکەی هەموو بریندار بکات. پێرێرا بەم بردنەوەیە ژمارەیەکی پێوانەی تۆمار کرد کە بۆ جاری سێیەم پارێزگاری لەم نازناوە کرد لە ماوەی 175 ڕۆژدا. خواتان لەگەڵ.